you can apply your rationality and your reasoning again. موراد هۆفمان بیرمەندی ئیسلامی و باڵیۆزی لە پێشتری ئەڵمانیا لە مەغریب و جەزایر لە تەمەنی 89 ساڵیدا و دوای ماوەیەکی دوور و درێژ لەگەڵ نەخۆشی کۆچی دوایی کرد. موراد وێلفێرد هۆفمان بیریاری دیار و بەناوبانگی ئیسلامی ساڵی 1931 لە شارۆچکەی ئەشانبۆرگی باکووری خۆرئاوای ویلایەتی باڤاریای ئەڵمانیا لە خێزانێکی مەسیحی کاسۆلیکی لەدایک بووە. لە زانکۆی هارفارد لە ئەمریکا دکتۆرای لە یاسادا بەدەستهێناوە. موراد هۆفمانی کاسۆلیکی لە 25 ئەیلولی 1970 دوای لێکۆڵینەوەیەکی قوڵ و تێکەڵبوون لەگەڵ موسڵمانبوونی خۆی ڕاگەاند. ئەو هەنگاوەشی بەهۆی پلەپایە سیاسیەکەیەوە کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. ئەنجومەنی ناوەندی موسڵمانانی ئەڵمانیا کە هۆفمان وەک ڕاوێژکار کاری لەگەڵ دەکردن هەواڵی کۆچی دوایی ناوبراوی ڕاگەیاند و ئاماژەی بەوەدا کە هۆفمان لە نێو خۆشەویستانیدا دنیای بەجێهێشتووە. ساڵی 1983 تا 1970 لە برۆکسلی پایتەختی بەلجیکا بەڕێوەبەری بەشی زانیاری هاوپەیمانی ناتۆ بووە. لە ماوەی نێوان ساڵانی 1970 تا 1990 لە جەزایر و لە 1990 تا 1994 لە مەغریب باڵیۆزی ئەڵمانیا بووە. کتێبی ئیسلام وەک جێگرەوە ئیسلام لە 2003دا گەشتەکەم بۆ مەکە و ڕۆژانەی موسڵمانێکی ئەڵمانی لە دیارترین دانراوەکانی موراد هۆفمانن کە لەبارەی ئیسلامەوە نووسیویەتی. لە یەکێک لە نووسینەکانیدا ئەو کەسایەتیە موسڵمانە ئەوروپیە لەبارەی هۆکاری خێرای بڵاوبوونەوەی ئیسلامەوە دەڵێ بە درێژایی مێژوو بڵاوبوونەوەی لە خۆی ئیسلام یەکێک بووە لە نیشانەکانی ئەم ئاینە، ئەویش لەبەرەوەی ئاینی فیترەتە کە بۆ سەردڵی پێغەمبەری هەڵبژێردرا و نێردراوە. شۆڕشی جەزایریەکان لە پێناو ئازادی و ئارامی ئەوان لە بەرامبەر ئەو ناڕەحەتیانەی لەو ڕێدا تووشیان هاتووە، هەروەها ئەو دژبەیەکانی لە بیرروباوەڕی مەسیحیەتدا بینیوێتی وای لە موراد هۆفمان کرد خۆی قورئانی بە پێز بخوێنێتەوە و لێکۆڵینەوەی لەسەر بکات و دوجار بڕیاری ژیان بدات. ئەو لەبارەی قورئانی بەرز و بە پێزەوە دەیوت هەموو شتێک لە قورئاندا لە شوێنی خۆیدایە، تەواو ژیر بێژیانەیە. موراد هۆفمان وەک خۆی دەڵێ کتێبی ئیسلام وەک جێگرەوەی پێشکەشی هەموو ئەو خۆر ئاواییانە کردووە کە لەسەر ئاستی تاکە کەس هەوڵی تێگەیشتن لە ئیسلام دەدەن. ئەو کتێبەش وەک ئاشکراکردنی پابەندبوونی ئەو بە ئیسلامەوە ئەژمار دەکرێت. دوای موسڵمان بوونی بەو پێی لە ناوەندێکی هەستیاری هاوپەیمانی ناتۆ کاری دەکرد. موراد هۆفمان لەلایەن ڕاگەیاندەکانی ئەڵمانیاوە هێرشێکی توندی کرایە سەر. هۆفمانی کۆچ کردو لە کتێبی ڕۆژانی هۆفمان کە لە ساڵی 1985 بۆ سەر زمانی عەرەبی وەرگێڕدراوە دەڵێ ئیسلام دەتوانێت هەموو بۆشایەکان پڕ بکاتەوە کە خۆرئاواییەکان بەهۆی کەنیسەوە ڕوویان لە بێباوەڕی واتە لە ئیلحاد کردووە. الحمدلله رب العالمین الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه